والله دانیشتمان چیە ئەگە کەسابەتە بێ دانانیشی بازارەکەش بۆ کەسابەتی شاتین دوکانەکانمان هەموو هەکراوەوە بەڵام بەتاڵ حیسابە لەبەرەوەی کەس سەردانمان ناکە. بازارش بۆ لەو پەڕی خراپیە. بزەوت چ کاتێک ئاوای لێ هات لە کێوە ئاوە بزەوت بازار خراپ بوو؟ وەڵای لەگەڵاو بەڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە ئەو پەتایە دووەمیش تەوزیع نەکردنی دابەش نەکردنی موچە دەورێکی زۆر هەیە کاریگەری هەیە لەسەر بژێوی خەڵک. کاریگەری ڕاستەوخۆ بەسەری شوکاری هەیە ڕاستەوخۆ کە ئەمن دینارێکم لە گیرفان نەبێ تۆ چی دەکڕی؟ با لەو گۆڕەی فرێدرابێ بە 200 دیناریش بی کە پارە لە گیرفان نبی چی دەکڕی؟ هەزارەها کەس وایە بڕ و بازاڕی سوورە دوکانەکان هەم ڕاستەم کردێتەوە بەخوای وەکو وایە گیرفانت هەبێ قەپاقش لەسەر یابی قۆسپەل لێدا بێ. بازار ئێستا ئاوایە؟ ئاوایە قوفلە نەکڕین هەیە نەفرۆشتن هەمووش دەگەڕێتەوە سەر دابەش نەکردنی موچە. ئەو خەڵکە لە وەزوەزە دەژی یعنی دائیمەن ئێستا کە موچەت وەردەگری فکر لە موچەی داها مانجی داهاتووی دەکەیەوە ئایا وەردەگری یان وەرناگری. ئەگەر وەربگری ببەردەوامی ئەو پارە لە گیرفانتە بەرنامەی لە دادەڕێژی سەرفی دەکەی مەسەڵەنەوە 20,000 دیناری مۆلیدەیە 10,000 دیناری کارێبایی نیشتیمانیە ئەوە لۆ تەڕەیە ئەو لۆ نەخۆشیە ئەو لۆ کرێخانیە بەرنامی خۆت دادنێ بەڵام ئەتو ئەگەر ئەو مانگە دووەرگرت یا ڕەبی دەبی کەنجکە وەرگینەوە و بۆچی خەونێکی لێ دی داواکاری چی وەڵا گە بە داواکاری بی کورە هەزاران کەس داواکاری کردیە یا ڕەبی خوایە پارەی ببارێنی دەبێ باشە چی بکەین؟ وەڵی دەبی شکرانەی خوای بکەیت یا ڕەبی خوایە وەزعەکەمان باشتر کەی لەو کاتەی هەخراپتر نەکەی.